از دیگر ما سر کنگره چهارم یا انکسی که لباجر قامشلوی انجام دا تفیایی که واسایش مداخله کرد رینه دان که کنگره انجام بدن لیوانا تکزیل سر انجام دانه کرو کنگره خوب ریفه بر گوتی ما دستور جه فرماندار گشتی حسادی و هر وها امریکای ورگرتیه تو کس نکار ریل ما بگیره دکوانی داراد واستم که در انجام اینوی چنه اگر آشکارا کربن یانجی ببریار بن آشکارا بکن چه گوهرتن بسر دهاتیه جه هجای نشاد زازا اندام مکتب سیاسی پدا کسی و هفدم اندام کنگره چاره ای انا کسی دپرسن هجای نشاد بخیراتی سرچوه در انجام این و کنگره هنی کنگی راب گهینه دەست پێکێ دەسڵاو ڕێز بۆەوە و هەمی تەماشەوانن وە بێگومان بریار بوو بۆ ئیرۆژ کۆنگرەی چارەمین ئەنجومەنە نیشتیمانی کۆڵداکەوێت لێ مخابن هێزن ئەولەهیە ئێنگۆ بسەرپێدێ و پێکەکێ بە هەروەها نەهێشتن گۆ ئەو کۆنگرەها بڕێ بە بێبوونە ڕێگر لە پێشیاندا خستناوی کۆنگرەها بۆ وێژی ئەنجومەنە نیشتیمانی کورد و پارتیەن گۆ بسەر بە ڕوونشتنێکردن تایبەت بسەرکردایەتیە ئەنجومەنە نیشتیمانی کورد لەوەر بریار هاتستاندن گۆ بوی شیوای های گوهاتیل داخستن اف کنگری خانه به ارینی ببه و سرویجی هن شاند هاتن دست نشان کرن او شاندن گوهاتن دست نشان کرن جیش بو کارو باره و گوتی بره و برنا انجمن پیش دا کرده دسته وکه خو مایه او گوهارتنین هری دیارن چه بوین دنا و کنگری دا چنه؟ نه گوهرتنین هی و گوتی بد نه هاتنه جی کرن تنی و گوتی تشتین کو آن همراه دکاری ببیجه پیوست بگو ایروج لبی هجای نشد زازا دنگی تا خود با اگر برسوا خود دوباره بکش کرم خو گوهرتنین چه بونین هری دیار چنه بردوام که کرم کی گوهرتن آنها تو گوهرتن بربچاو نهاتن استاندن او یاد منی پیش و پاشی و گوتین افشان ده های گوچه بونا او کمیتین گوچه بونا و لیجان های گوارن دست نشان کرن همی کاب داوی بکن او لیجان هانا که هر انجمن ابگشتی چه بد و انجمن ابگشتی ده نور و گوتین او سر و بر و گوتی انجمن اجتماعی کردی گوهرتن تده چه بن هر وها و گوتی کار خوی توزیع بکل سر آلیاتن گونو برای ببرن تنه تشتی گو آن هم رودگار بیجی اب کنگره هانا که ارینی بوا کمیته کاتیا دست نشان کرن او کمیته هانا که وی کاروبار خبر دوام بکه سیوا انصر رژیم هندرو سیوا انصر خوندنا سیاسی یا جنابروکا سیاسی هفدیتنا سیاسی انجمنان اجتماعی کرد را خواهش ویرا اب کسی سر بخواه جن بله هجای نشات سروکی انا کسی گوتی معمولات انجام دانا و کنگره هم جه امریکانا هم جه فرماندار گشتی حسد مظلوم عبدی والگرتیه لپاشی آسایش مداخله کریه مداخله اوان لسر چه بنامایی بو مادم که هوا رضامندی و موافقه ورگرتیه چما آسایش مداخله کرو پابندی بریار مظلوم عبدی نبون مستعره دیاره تشتكي تكارش خلقي مرة بدي خويا كرنجو أبايا دو سري وسي سرينا يعني نيك علينا دنافين ريفابريا هانا كده قسمك جيب بكيكي بقري دايا قسمك جيب مظلوم بقري دايا قسمك جيب ألدار بقري دايا هر مرون زاني وقوتي چند سرينا بويجي الموضوع هانا كي ديارة نافوا بخب خدا وقوتي تشتك هيا لسر ویشی مراد کاری ببیجه پلاستیجی مظلوم و امریکان نکاری بون لگوتنا خودی در کبن نکاری بون بی کنگره آنها که برای بنیاجی جیب کن و بریارن گو آنها یجی او سوز گون به انجمنان اجتماعی کرد دابون ابجی تیوی واقعی آنها که گفته که هزلا وینا که دندر کلسانا سوی د خورد رو گرتره مظلوم پلاستیجی ضعیفه نکاری بو وقتی و بریارن گو خاطن خستن و بله هجای نشات يعني و کنگره و ها بمینه يعني هون و بردامی بدنه و لدرک دن انجام بدن کنگر آمدکارن ببیشن بداوی ها
هەنێوە گوتی کۆمیتێن گۆژبێک کۆمگەڕە لازم بن یا ژێ گوتیش ئەنجومەنێ لازم بن و ئێنە دەست نیشانکردن و ئێنە هەلبژارتن و ئەو کۆنگرێهاناکە ئەم اعتیبار بن بوو ئانا کۆنگرێ چارەمین ئەنجومەنە نیشتیمانی کورد وەکی بریارە ئەنجومەنە نیشتیمانی کورد بداوی هات ئەو کۆنگرێهاناکە جیبجی بوو تەنێشان دێن گوتێنە خواستن پێویستی واقعە ئەوە ئێنە دەست نیشانکردن. باشە دەرحەقی بڕیارên هەوا کۆهینجی ساڵا 2012 تەڤلی ئەنجومەنە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنا سووریە بوونە ممکنە ئەف کۆنگرە گوهارتنێکی بەسەردابینە یانژی هەڵوێست و تافگەڕێن وەدێ هەمان بن ئەز نەدوێ باخوەریە دەمە هەبوونە مەدنە ئۆپۆزیسیۆنا سووریدا ئەوێ بمینێش بەر ئێمە ئەم دەبینن چارەسەریە پرسگرێکە سووری نەل هەندڕۆی قامیشلۆتەنێ هەلدبێ یاژی هەندڕۆی شامی هەلدبێ ئەم تاڤژی زانن ڕێژیم حتەنها تۆ گوهارتن خۆ دەچێ نەکردنە و نەحازڕەژی گویا گوهارت ناچێتکێ بەڕواژی وێژی ئیڕۆژ هەمیزل هێزن دنیاە دەبێژن چارەسەریە پرسگرێکە سووری ئیرۆژل جنێڤە گوریا جنێڤێڕێت نابێنە دوو بەشادەیە بەشێک ژێگرێدایی ئەوەیە محارەتەیە و بەشێکی گرێدای ئەوە ڕێجیمە ئێمەژیش دەستپێکە شۆڕەشە سووری حتاوەکی ڕۆژە ئیرۆمە گوتیان بەشێکنش بێ ئۆپۆزیسیۆنە ئاماکێ و سەروێژی داموستاندنێ برێجیمێرە دکن سەرگواردنە سووری سەرسو ئاواکردنا کە سووریەکەن و سووریەکە بۆ حەمی سووریا و بۆ حەمی پێک هاتیان سووری سەروێژی ئێمە ئەم بێژن بەردەوامی ئەمە لەناو ئۆپۆزیسیۆنێدا نبو ضرورة قريداي وبيوكي بالرياء ائتلافي مثلا أولا ليه هبونا مد ائتلافي دواكي واقع ليه ائتلاف جزء اكش اوبوزيسيونا قشتي باشه هجای نشد زازان دام مکتب سیاسی پدکسی و هفدم اندام کنگره چاره انکسی سپاس